شاری کفری یەکێک لە شارە دێرێن و خاوەن مێژوەکانی گەرمیان نازناوی شاری وەزیرانی هەڵگرتووە. ئەم ساڵیش هاوشەوەی ساڵانی پێشوو بە مەبەستی بژاندنەوەی کەرتی ئابووری و نیشاندانی ڕەسەنایەتی شارەکە سێمین فستیڤاڵی بازار لە شارەکە ساز کرا و بە بەشداری بەرچاوی هاوڵاتیان و خاوەنکار و براندەکان بەڕێوە چوو. وەڵای تەبان گرنگە چۆن ئەمەوەکو ئەتوان بڵێ مەرحەلەیەک شەڵاشتی باشتری بەدەوا بێت. زۆر شتێکی باشە بەڕاستی من خۆشم هاتم لارە کۆمەڵشتم بینی لێرە نەمزانی خەڵکی شارەکەم هەنێک شتیان عرض کرده بینیم بەم شتانە نازانم یعنی ئەگەر لێرە پەخش بڵاو نەبێتەوەە ئەم بە چیا بزانین زۆر شتێکی باشە یعنی ئێمە زۆر کەسەیە دەست ڕەنگینە بەڵام لە ماڵەوەیە چۆن خۆی بە خەڵک بناسیێنێ غێر لەم ڕێگایەوە ئەتوانێ ئەوە بکات زۆر شتێکی باشە هیواداری نامە پەرەی پێ بدرێ و باشتر و باشتریش بێت. کفریش خاوەن مێژوویەکە کفری شایستەی زۆر لەمە زیاتریشە. وەڵایی بە تاکید 100% گرنگە بۆ گەنج بەڵام ئەوەی ئەوشەزان ئەم فستیڤالە ماوەیەکی درێژ نییە ماوەیەکی کورتە و لە دوایەوە ئەم فستیڤالە نامێنێ کە نەما ینی حکومەت و هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندەرکارێکی وا ناکەن کە ئەو کەسانەی کە لێرە بەهرەیەکیان هەیە و کە لێرە هیچێکیان هەیە بتوانن بە تەواوەتی عەرزیکەن و هەلی کارەکانیان بڕەخسێنن لێرە. بەداخەوم قسەی شەکەم داواکارم ئەوانەی لەم شارەن و دەست لەناو دەست بن لەم شارە ئەم شارە بەرەو باشتر بڕوات ئەم شارە هەری کاری تیا بڕەخسێنێت. فستیڤاڵی ساڵانەی بازار لە شاری کفری چەند ئامانجێکی گرنگ لە خۆ دەگرێت کە دەبێتە دەرفەت بۆ کاسبکاران و خاوەنکارەکانی ناوچەکە تا کاڵەکانیان بخەنە ڕوو. لەلایەکی دیکەشەوە نیشاندانی کولتور و ناساندنی خواردنە فۆلکلۆرەکانی تایبەت بە گەرمیان و شارەکەیە کە لە فستیڤاڵەکەدا بە شێوەیەکی بەرچاو گرنگی پێدراوە. بریانیمان دروست کردووە دۆڵمە یاپراغمان دروست کردووە ئەم شیرینیە هی تورکمانە بە تۆکڵی پرتەقاڵ دروست دەکرێ و ئەم کوڕاجۆزەلینت و ئەمە شیرینێکی زۆر تایبەتە بە پسکیت و کەکاوشتان دروست دەکرێت و ئەوش کولیچەکەیە ئەمەش چی کوێفتەیە بەهراتی خصوصی خۆی هەیە پێوترێ ئیسۆت بەوە ئەیشێڵی ئەمە هیچ بژاندنێکی نییە. یاپراغەکەمان زۆر باوە و ناوبانگی هێنایە و تامێکی زۆر نایە بخۆشی هەیە لەگەڵ چی کوێفتە و ئەم شیرینیانە بە تایبەتی کولیچەی تورکمان ئەمە خۆمان هەر کولیچە ئەفرۆشین زۆر ناوبانگمان هێناوە لە کولیچەدا. سەتاسەر سڵاو بۆ کاناڵەگەدان و خەڵکی کفری ئێمە لە ڕۆژەڵات لە شاری جوانڕۆ هاتین بۆم فستیڤاڵە بەشداریمان کردووە ئەمە سێ جارە بۆم فستیڤاڵە بەشدارین وەڵایی فستیڤاڵێکی باشە و فستیڤاڵێکی غەرەباڵەخە خەڵک لە هەموو شوێن تێ بۆ ئەم شارە ئێمەش لە جوانڕۆ لە ڕۆژەڵات هاتین بەشداریمان کرد لەم فستیڤاڵێکی باشە هەم بۆ ئێمە هەم بۆ خەڵک لەبەرەوە ئەو کەسانە تێن بۆ فستیڤاڵ سێرەکەیان گونجاوە لە بازار هەرزانترە قەرازەکانیان و جنسەکانیان ئیتر لەبەرەوە تێن بۆ ئەم فستیڤاڵە بەشداریەکەن هەم بۆ ئێمە باشە هەم بۆ خەڵک. ئێمە چای منی وەڵای ئێمە بۆ بەرهەمی خۆماڵی ڕووبەنار و هەنگوێنمان ناوردە بۆ ئەم فستیڤاڵە ئەرێ وەڵا ئەمە لە جوانڕۆ باشەکەن لە ڕۆژەڵات ئیتر ئەمە ڕووبەناری پاواز سروشتیە تەبیعیە ڕووبەنارێکی جێوازە تامی زۆر خۆشە سێرەگەشی گونجاوە بۆ خەڵک ئێمەش داشکاندنەکەین. سێمین فستیڤاڵی ساڵانەی بازار لە کفری نیشانی زیندوێتی ئەم شارەیە. سەرەڕای فەرامۆشکردنی لە ڕووی خزمەتگوزاریەوە کفری هێشتا خاوەن وزەیەکی گەوری مرۆیی و کلتوریە. سەرکەوتنی ئەم فستیڤاڵە هاندەرێکی باشە بۆ ئەوەی لە ساڵانی داهاتوودا بە شێوەیەکی فراوانتر ئەنجام بدرێت تا ببێتە ناسنامەیەکی گەشتیاری و ئابووری بۆ دانیشتوانی ناوچەکە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کفری.